بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان داوای لێبوون دەکەین کە بەرنامەکەمان دواکەوت لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر کێشەی موچە دەکەین کە لە بەغداوە کێشەی بۆ دروست بووە و وەفدی حکومەت تێرێن بۆچی بەرز بەتاڵی گەڕاوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک علی حەمە ساڵح دواتر لەگەڵمان دەبێت و دکتۆر سەنگەر سەید قادریش چەند خولەکەی لەگەڵمان دەبێت کە بەڕێزیان لێکۆڵەرەوە ئاگداری گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدادە سەرتاگەر لە دکتۆر سەنگەرەوە دەست پێ بکەین. دکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا پێمان بڵێیت هۆکاریەوە چییە کە هەرێم و بەغداد ناگەن بەڕێکەوتن؟ کێشەکانی منێوان سەرەتا سڵاو بۆیە واروا بۆ بینەرانی پەیام کرد کێشەکانی هەرێم و بەغداد لە سێ خاڵی سەرەکیە خۆیان نەبینەوە. خاڵی یەکەمیان پەیوەستە بە بەدەستهات یاخود تێچووی بیانی دەرهێنانی ناوت تێچووی بدەرێنانی نەوت لە عێراق لە هەرێمی کوردستان بەراورد بە عێراق نزیکەی لە بیانی لە سەدا 400 زیاترێک کەمەش کێشەیەکی گەورەیە بۆ عێراق چونکە بەپێی ئەو ڕێکەوتنی کە لەسەر بودجەکراوە لەدا جێکراوەتەوە عێراق تەنها پابەند دەبێت بەدانی حەقدەستی کۆمپانیاکان بە هەمان پێوەری گرێبەستەکانی عێراق کە بۆ هەر بەرمیلێک لە نێوان 5 بۆ 6 دلارایەمە لە کاتێکدا بیانی تێچووی دەرهێنانی بەرمیلێک نەوت لە کوردستان لە نێوان 24 دلار تا 27 دلاردایەکە کە بۆ عێراق ئەمە قوبوڵ کراونیە. هۆکاری دووەمیان کێشەی دووەمیان ئەوەیە کە ئەو داتاوە ئامارانەیە کە حکوومەتی هەرێم ڕادستی بەغدادی کردووە ئەو داتاوە ئامارانە داتاو ئاماری دروستن و نزیکەی 370,000 فەرمانبەری بندیوار و یاخود فەرمانبەری نایاسایی و خانەنشینی نایاسایی لەناو ئەو لیستە هەیە چونکە بە پێی یاسا بەرکارەکانی عێراق هەر فەرمانبەرێک پێویستە بەوەی پێوترێت ئیزبارەی هەبێت واتە جەزیفە هەبێ ئەمریکایینی هەبێ ینی کۆمەڵێک ئیجراعاتی کارگێڕی و هەروەها یاساییە ئەبێت بەڵام ئەو 370,000 فەرمانبەرە هیچ جۆرە ئەولیاتێکیان نییە بەڵکو بەشێکی زۆریان کادری حیزبن یاخود خانەنشینی حیزبن یاخود لەلایەن کۆمەڵێک بەرپرس و هەندێک لەوانەی کە لە کوردستان خاوەنی دارنکراون بە موچەخۆر واتەوانە فەرمانبەر نین موچەخۆرن و حکوومەتی هەرێمیش خستوێتە لیستی فەرمانبەرانەوە کامەش بۆ حکوومەتی عێراق سێمیان پێوەستە بە داهاتن ناوخۆیەکەکانی هەرێمی کوردستانەوە کە تەنان بە پێی و ئامارەیکە حکوومەتی هەرێم ڕادستی بەغدادی کردووە داهاتی مانگەکەی هەرێمی کوردستان زیاترە لە 300 ملیار هەر دواتر هەرێمی کوردستان خۆی لە ڕێگەی وەفتەکانیەوە بە ینی بە پەرپرسانی عێراقیان ڕاگەگەیاندووە بکە و ئەو ئامارەیەی ئەوان پێشکەشیان کردووە هەڵەیە و داهاتیان لەوە کەمترە. ئەم سێ خاڵە هۆکاری بسەرەکی کێشەکانن بۆ تا ئەم سێ خاڵە یەکلایی نەکرێتەوە بە دڵنیاییەوە کێشەکانی منێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا چارەسەر نابێت و لە سەردانەکەی ئەمڕۆی وەفدی هەرێم بۆ بەغداد هەرچەند ینی زۆر داوایان کردبوو کە وەک نیازپاکیەک جارێکی تر وەکو وانگی ڕابردوو هەمان موچە بنێرنەوە بەڵام ئەم جارە ینی تەواوی موچە زیاتر بێت لە 900 ملیار دینار بنێرن بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕەت کراوەتەوە ئەوەی لەلایەن حکوومەتی عێراقەوە هەتا ئێستا هەیە دوو موچەی هەرێمی کوردستان ئامادەیە دوو موچەی موچەخۆرانی ڕاستقینە کە بڕەکەی بە نێوان 520 ملیار بۆ 590 یاردایە بیانی ئەوە شاکەوێتەوە سەرەوەیە ئەم مانگەش حکوومەتی عێراق قەرزی بانکی TBI لە بەشە بودجەی هەرێم ئەبڕێت یاخودنا واتە حکوومەتی عێراق لە ئێستادا ئامادەیە موچەی فەرمانبەرانی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بنێرێت بەڵامەوەی کێشەکەیە کە حکوومەتی هەرێم ئەوێت موچەخۆرانی بندیوار و هەروەها کادرانی حیزبی بکە هاوبەش و هاوشەریکی موچەخۆرانی ڕاستەقینە. بەڵێ بۆی زۆر کات نەگرین سوپاس دەکەم دوا پرسیار سەبارەت بەوەی ئەوەی کە بەڕێزت دەڵێ ئێستا پارەی دوو موچە ئامادەیە 500 ملیاری بەس حکوومەت هەرێم وەری ناگرێ ئەوە دروستە؟
بەدڵنیاییەوە ئەوە کێشەیەکە بیانی وە جێگەی پرسیارە لە ئێستادا ئەمڕۆ ڕاستەوخۆ بۆفدی هەرێم ڕاگەنراوەکە ئەوان دوو موچە حازرە لە بەغا واتە دوو بەشە بودجەی موچەی فەرمانبەرانی ڕاستەقینەی هەرێمی کوردستان ئامادەیە بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێم هەتا ئێستا ئامادە نییە ئەو پارەیە وەربگرێت تاگەڕێتەوە بۆ دوو هۆکار هۆکاری یەکەمیانە گەڕێتەوە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم لە بیری ئەوەدایە جارێکی کە پاشەکەوتی موچە دابهێنێتەوە موچەی چەند مانگێک لە بەغداد خڕ بکاتەوە دواتر لە دوای چەند مانگێک موچە بدا بەش بکات و بۆش وەکو ئەوەی لە ساڵانی ڕابردوودا ڕوویداوە جارێکی کە موچەی فەرمانبەرانی هەرێم پاشەکە کەوتکرێ هۆکاری دومیان ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوێت بڕی داهاتی ناوخۆ هەروەها بڕی ئەو نەوتەی کە لە ناوخۆ ئەفرۆشرێت لە ڕێگەی بەرهەمەست و تەمەنێک بکانەوە بێت وەکو بنزین و غاز و یاخود بە ڕێگەی ڕاست لە ڕێگەی نەوتی سپێوەری خودەوەی ڕۆژەیە بەکارگەکانی قیر ئەوێت ئەم داهاتەنە ناو خۆیانە هەروەها ڕسوم و باج و گومرگ ینی ڕێژە بەڕاستەقینەکەی بشارێتەوە لە ڕێگەی کە بیەوێت وا لە ڕای گشتی لە هەرێمی کوردستان بگەێنێت کە حکوومەتی عێراق بودجەی هەرێم نانێرێ بۆ یاوان ناتوان موچە بنێرن بۆ ئەم دووە کارەوە وای کردو کە هەرێمی کوردستان هەتا ئێستا ئامادە نەبێت ئەو دوو موچەی لە ئامادەیە وەری بگرێت. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر سەنگەر سەید قادر سوپاسیان بەدەبوون دەکەین زۆر سوپاس کاتمان گرتی زۆر سوپاس کاک عەلی جەنابیش بەخێر بێ سوپاسیان بەدەبوون دەکەین بەخێر بێ وامانزانی شتێکی لێ قەماخواانە خواستەوەندە دواکەوتی بەخێر بێن زۆر بەخێر بێن سەبارەت بە موچە بۆچی ئەمڕۆ وەفدی هەرێم بەدەست بەتاڵی گەڕانەوە چی تازە هەیە دکتۆر سەنگەر دەڵێ دوو موچە 500 ملیاری 500 بۆ 600 ملیاری حازر ئامادەنین وەری بگرن بەناوی خوای گەورە و میهرەبان طبعا من قسە لەسەر ئەوە یەکەم کە دەسم کەوتووە و زانیاریە عێراق بە سیستەمێکی ژمێریاری دقیق ئەوەی لای خۆی ئەڵێ دقیق یعنی ئەڵێ لە وردەکاریە من حساباتم کردووە حسێبی ئەوەیە کە هەرێم چەندێ نەوتەدا 5,000 بەرمیلە چەندێ نەوتی لای هەرێمە مێنێتەوە کەواتە 305,000 ئەگەر 400 حسێب بکەین حسێبی داهاتی ناوخۆی کردووە هەرێم خۆیان پێشتر وتیانە 308 ملیار حسێبی ئەو پارەی TDI کاکە بێ لە پشکی هەرێم بدرێتەوە دیوانی چاودێریدارای عێراق تەدقیقی ئەمانەی کردووە دوای تەدقیق ئەم وردبینیەتەوە بووە ئەدرێتە وەزارەتی مالیە وەزارەتی مالیە تەدقیق ناکە حساباتەکە واتە حسەی تۆ چەنە دوای لێدەرکردنی ئەمانە پێچێ لە هەفتەی ئایندا پشکی هەرێمی کوردستان دیاری کرێت کە نزیکە لە 500 ملیار دینارەوە لەوانەیە دیاری کرێت واتە عێراق لەمە دووە بەم فۆرماوێ پارە بدا ئیتر ئەمانی شەبێ لە داهات بەڵام تا سەر ڕقەمەکان پێ نەوتراوە کوتمەوەی ئەوەی وەزاتی دارایی تەواو نەبووە لە هەفتەی ئایندەوە ئەبێ ئەمانیشتر بە داهاتی ناوخۆ کە نزیکەی 308 ملیارە و داهاتی منتوجاتی نەوت کە ئەبێ هەبێت یعنی وەکوتم شکەی سەر ناوخۆ هەم نەوت بە تەنە فرۆشێ هەم بە پاڵاوتن موچەی مانگێک تەواو کرێت باشە بەس ئێستا کامیان پابەندە بۆ عێراق پابەند هەرێم کامیان دوو جەمسەریە بەڕاستی بۆچی موچەخۆر بێتە قوربانی بەڕاستی دوو جەمسەریە خلافەکەش لەکوێوە سەرچاوەی هەگرتووە بووە بەگرێ باشە ئەمەی خوارەوەیە عێراق ئامادە نییە خەرجی شەریکاتی نەوت بداهی وەکو ئەوەی پێشووتر خۆبانزین پێشتر نزیکەی لە 56 ڕۆژتوانە عێراقەوە نادا هەرێم داوا کاڵەیە گەرەوە نادەی باشە بە سابتی بۆ بەرمیلێ نەوت 24 دلار عێراقڵێ نەخێر 6 دلار لەسەر ئەمە نەکەشتون بە ڕێکەوتن هەڵێ هەرێمەڵێ کەواتای بێ من خۆم پارەی شەریکات بم ئەگەر بیدا بەمە ئیسە نەوتی خاو لە ناوخوا فرۆشیە و بەتەن و بەچی ئەمە یەکێکە لە گرێکان و ئەمەش ئەگەر ڕۆشتنەوەی نەوت لە ڕێی تورکیاوە چارەسەر بێ ڕەنگە ئەم گرێش چارەسەر ببێت بەڵام هەر قورسە بەم جوان نەوت تەنارە دەکرێتەوە لە ڕێگەی نەخێر تا ئێستا هیچ ئەگەرێک هیچی ڕێکەوتنێک نەکراوە نەخێر هیچ ئەگەرێک نییە لەبەرەوەی عێراق ئامادە نییە لەو بڕە پارە خۆش بێ باشە شتێکە بوو من نازانم ئەمە بەشێکە لە ڕێکەوتنی 50 ساڵەیانە هەرێمە و ملیار و نیوە بدات هەرێم دەیدەن بەرپرسان نەخێر هەرێمە لە موچەی پێ نادرێت دوێ پارەیان بە شێوەنە بێگەن نەکەس یەک شت بکە قیاس و قاعدە باشە بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی هەرگیز ئاو هەرگیز هەموو میلەت لە برسا بمرێت دینارە لە باخەڵی خۆیان نانادەن سەر لە کۆرۆناکە لەوەز ئەگە پارە هەن لە دەوڵەمە نوشتەسەن بەس قەس بینین بڵێن کۆمپانیەکانی خۆیان دینارێ بدەن نایکەن ئەوان بەس وەریەگرن بێنە هەیە هاها نییە هەرێڵێ بێنە
باش يعني سەر شەریک نین لەگەڵ خەڵکە لە شەراکەت ئامان پارەی شەراکەتیش نادەن بەس لە قازانجا شەریکن ینی بۆیە پارەی خۆیان نادەن سرف ناکەن باش بەس ئێستا بە داهاتی ناوخۆ تۆ ئەگەرم زانیرە دروست بێ 500 میلیاری بۆ 600 میلیاری بەغدام من نەمزانیەوە بەڕاستی بینێری باشە ئەگەر ئەمە دروست بێ دەبێ وەری بگرن یا وەری نەگرن نە وەریەگرن دەبێ وەری بگرن و هەفتەی ئایندەش ئەبێ بەغاش ئەعلانی کە ینی خۆی بەشێکی کێشەکەش ئەمەیە ئەو ڕۆژ کاکسۆرانیش لە یاداشتێکان نووسێ بێ بەغداد بە وردی ئەعلانی کا کە هۆکارەکەی چی ئەم دۆخە ئاواگەشتوانە نەیکردووە لە کۆبوونەوەکان ئایڵێن بەڵام بە فەرمینێکدا من ئەوەی زانیومە تاکیدیشم لێ کردوێتەوە و لەگەڵ خەڵکی ئاگاداری قسەم کردووە وەزارەتی دارایی تا ئێستا ڕقەمی دقیقی نەکردو چکەوتێتی ئەو پرۆسەی حساباتە بە دقیقی تەواو نەبووە چکەوتم ئالۆزە نەو 5,000 دا بۆیە 400 بدەیت چەندێ فەرقەکە 305 ئەم 305 لای تۆیە تۆشەڵی باشە وایە بەڵام تۆ ئەیە بوو چەند دەی بە شەریکات نەداوە ئەوشەڵی تۆ 308 میلیارد دیناری داهاتی لاو خۆت لایە لە یعنی پرۆسەیەکی حساباتی وردە باشە بەزەگەر بۆ نەفتی داهاتوو پێشبین دەکەی بڕە پارێک بێت بەڵێ من پێشبینی یەکەم هەفتەی ئایندە نزیکەی 500 میلیارد دینار 500 میلیارد لەگەڵ داهاتی ناوخۆ بەشی موچە بەتەکیت چەند ئێستا داهاتی ناوخۆ کاکالی دوو داهاتمانەیە قوربان داهاتی ناوخۆ نزیکەی 308 میلیارد تۆمار کراوە لە مانگە کاتە توانین بڵێن 300 بۆ 350 ئێمە داهاتی بەرهەمی نەوتیشمان هەیە لە ناوخۆ داهاتەکەی بۆ حکوومەتە ئەبێ بۆ حکوومەت بێت چکە خۆ نەوت ملکیە بەشێکی بەڵێ دێ بە کۆمپانیەکانی بەرهەمێنانی نەوت خۆ بێ بەشێکشی قبل هەمووی بدرێ بۆوان تۆ 300,000 بەرمیل نەوتەیە بێ بڵێ دینارێکم لێ دەست ناکەوێت چەندی ئەوەی کە بەڕێز بەدەچوون کردووە چەندی بۆ لە ناو خۆدا بەکاردێت دیار نییە کاژەکەی لەبەرەوەی بە پرۆسە و شتێکی موەسساتی نییە ئەوە بەزانم من بەشێکی لە پاڵاوگەی دوکانە پاڵێورێ بەشێ لە لاناسە بەشێ لە کارە بەشێ لەکوێیە طبعا بازیان ئەوە بۆ عێراقی شەکایسە بەڵام بەڕاستی نییە بەزێت چاوەڕێی فەرمەمەران چاوەڕێی چی بن من پێم وایە پرۆسە دەبێت چۆن ئەم کێشە چارەسەر چییە بۆی بنەبڕ یاسای نەوت و غاز ئەگەر چارەسەری ئەمە نەدۆزێتەوە تۆ هەمومانە لەسەر چەندێ نەوتە دەی چەندێ نایدەی چۆنەی دەی نایدەی لە کوێی دەی نایدەی ئستیحقاقی شەریکات چەنە تۆ چەندێ داوە ئەم کێشەر بەردەوامە بێت باش ئەی پاکتاوکە کرا ئەوەی 6 مانگ وا بڕێر و پاکتاو بکەن خۆ ئەوش بەشێکی ترێتی کاحەکیم بەشێکی ترێتی خۆگەر بخرێتە سەر هەریەم هەرێم ناتوانێت پارە بدا چەند مانگێک خۆ دەزانین 400 میلیارە هات ئەوزان تێکران نزیکەی 2 تریلیۆن هات بەڵە 2 تریلیۆن و 590 میلیارد هاتووە باشە نا 590 جیا بوو 590 بەشێک و لە قانونی بژۆمان نەوتیشیاندا 55,000 درا بۆ مانگە 2 تریلیۆن درا بوو ئەو 2 تریلیۆنە ئەوە قەرز حسێبە چکە هەرێم لەو 2 تریلیۆنی وەرگرە هیچی نەکردو التیزامات وانە لە بەرمی لێ نەوتی داوانە باشە وەگەر وەکو قەرز حسێبێ و لە هەرێم وەرگێ زۆر قورسە بێ بارەکەوانە بەزی سارخنەش لەوانە دیگیرێک کە پێشتر لە ئێوە و لە پەرلەمانتارانی ترکە دەڵێن داوەتەنەکە لەگەڵ بەغدا ڕێ بکەون من حەزەکەم جوابی ئەمە بدەمەوە جوابێکی پەیجەکانی پارتی و پاراستن ئەو ڤیددیوانەی ئێمە لێدەنەوە کە ئێمە وتومانە لەگەڵ عێراق ڕێکەون بەڵێ هەموو کورد داوایە کرد وەڵا هەموو کوردنە کاقوبات شەرۆک و پارتی بیریە کردەوە بەڵێ خۆ ئەو چەندین جار سەرۆکی وەفد نەبووە چوون بۆ بەغا بۆ دۆسەی نەوت و بەرمیلێکیان نەداوە تا ئەو ساتەی کە نەوتەکە ڕانەگیرا ئەمان بەقسەی کەسیان نەکرد یعنی تۆ پێت وایە بەقسەی خەڵک ئێمە کە نەوتە ڕۆیی ئەمانوت بژاردەیەکی دروست ئەوەیە تا دادگای پاریس و تا نەوتەکە ڕانەگیراوە بڕۆ ڕێکەوە لەگەڵیا بۆی کارتی فشاری بەدەسەوە بێ پرۆسەی ڕۆشتنی نەوت بە بەردەوام بێ و پارە بێت نەیان کرد حسێبیان بۆ کەس نەکرد تا ڕاگیرا کە ڕاگیرا تۆ کارتەکە لە دەستا سوتا ناچاری بە بژاردەیەکی ناچاریەوە بچتە ڕێکەوتن هەر کەسە لە سیاسەتە لە بازرگانیە هەرکەس یەک بژاردەی ناچاری لە بەردەسا بێت سەرکەوتو نابێت سەرباری ئەمەش کابراوتی پیا و قسەیە بۆ دزیش بکە مانگی پێشوو وەرگرین کاک حەکیم باشە 55,000 بەرمیلت داوە وانە چەندی بۆ نردووی 590 میلیاردی نردووە لە بەرامبەر 55,000 تقریبا بەرمیلێ نێ 360 شتێکە کەوێ وانە ئەی باشە ئەی لە 350,000ەکەی لای خۆت ماوە چەند ماوەتەوە ماوەسە داهاتەکەی بەڵێ ینی تۆ باشە لە 55 ئێمە 590 میلیارد دینارمان دەستکەوت بە 55 بەرمیل لە عێراقەوە بەڵێ
ئەو لەو 345,000 بەرمیلەی لە بەردەستی خۆتایە چەندمان دەستکەوت یعنی هیچ یعنی لە 55,590 دەستکەوێ باش بەڵام لەوەی هەرێم هیچ دەستێکەوە کە چشتۆر بڵێ خەتای عێراقە وان نییە ئەمانە ئەبێ ئێمە حساباتکەین کاک حەکیم بزانین ئێمە هەر بەوەنە زیاترنە واز لە قانونی بودجە بێنە باش یەک شەقەڵدە لە قانونی بودجە یەک شەقەڵدە لە هەموو شتێ ئێمە بێ زەحمەت 95,000 بەرمیل نەوتە دەینە عێراق ئەگەر لە هەر بەرمیلێک نەوت بۆ نمونە 100,000 مان بۆ هات کە زۆرە وانە خۆیسە بەرمیلە 82 دۆلارە تۆ خۆ حسێب کە کاتێمە قازانجمانە وانە باش ئەگەر 50,000 مان بۆات زەرەرمانە باشە ئەوەمان بوات حسێبەکەین بەسەر چاو حەقمان کەوتە لە عێراق ڕوبەڕووش هەمووان قسەکەین بەڵام خۆ ئەبێ لەمەی ناوخۆشە قسە بکەین دوو کاک حەکیم ئەمە نەتیجەیە کاکەت ئەمانە هەتا توانیان خەڵکیان کردە بندیوار هەتا توانیان فەوج و هێزیان بۆ ئەو دروست کرد بە ئێسش ئێسش بەردەوامە کاکە حەمە زوو فەوجێکی بۆ دروستەکەن و ئەوێ پارەکەی لە بەغاوە بێ خۆشخۆشەڵێ ئاوەکەتان لێ گرمەوە باشە لەولا فڵان کەس پارتی لە چەمچەواڵەوەی با لە هەولێر فەوجێکی بۆ دروستەکە لەولا لە سلێمانیەمیش بۆ دژە تیرۆر و کۆماندۆ هەمویان خەریکی هێز دروستکردنن لە نەتیجامە بێ هەر لەو پارەی بەغداوە مەعاشیان بترێ بەڵام هێزەکەشی میلەت نەبێ هی خۆیان بێ زەختیان لێکەن دەنگ بەکێ بدەن ئێستا نەک زەیانوێ زەخت لە خۆیان کەن بسەوە فۆرمێکم لایە ئەڵێ مناڵەکانیشە ژنەکەشە ماوەتە ئەڵێن تۆ کە ئەمە نەتیجەیە کاک حەکیم نەتیجەیە نەتوەتەوێ لە مەرز قاچاقی بکەیت بەویستی خۆ کۆمپانیادانی زەوێنایابەکان بێ هێزی ئەمنی و سەربازی مڵکی خۆت بێ چاو لە خەڵک سوود کەیتەوە لە انتخاباتە بتوێ ساختەکاریان پێ بکەیت زەختکەیت لە دەنگدان مامۆسا و فەرمانبەری ئەخیر ببنە قوربانی و خەڵکی تریش تاوان بارکەین باش بەس کاری تۆ لێکۆڵینی زۆر لەسەر نەوت کردو ئەو کاتێک کە نەوت دەفرۆشرا چەند بۆ وەزارەتی دارایی دەگەڕاوە ئێستا بەڕێز دەڵی مانگە ڕابردوو بەغدا 590 میلیاری نردووە ئەو کاتێک کە هەرێم خۆی نەوتی دەفرۆشت هەمووشیە فرۆشت چەند دەگەڕا سافیەرەوە نێمایەوە ئەگەر بمامەت وان دێمان 350 میلیۆن دۆلار بوو هەندێمان 300 بۆ هەندێک 400 پارەکەی خۆمان هەر 500 میلیارێکدا بەڵێ لە 55 دوو کاک حەکیم سەرۆک وەزیرانی پێشوو عادل عەبدولمەجید وتی 100,000 بەرمیل 50,000 باپی نێنەنات کاکیان لترێ نەوت نادەین بە عێراق باش وەڵڵا ئەو نەوتە ڕانەگیرایە هەتا قیامەت پارتی نەوتی ڕادەست نەکردن یەکێتی ئەوانش لە حکومەتا بوون هەمویان پشتیوانی سیاسەتی پارتی بوون لە نەوتە باش بە تایبەتی لەم کابینە ئەوە زۆر ڕوون بوو باش بەس داهاتی ناوخۆ ئێستا کە داهاتی ناوخۆ شەمەتەواتی تەسلیم کردووە نەخێر یاسا ئیداری مالی کە لە سەردەمی ئەمە یەکێکە لە وەزیرێکی پارتی مناقەشاتەکان دەرچووە کە ئێستا بە پێی و یاسایە بێت چۆنە سەریکە ئەوان ئەڵێن لە 150 ئەوەی باجی گومرگەکان بگەڕێتەوە باشە بەڵام لە نەتیجا وەکو نەختینە ناڕات و بگەڕێتەوەنی حساباتە کرێنی لەو پرۆسەیە دەرەهێنرێ و ئێستا مەسەن کە 598 میلیارد دینار هاتووە مانگی پێشوو ئەمان تیدارێکی داهاتینا خۆیان نەناردویان داهاتینا خۆ لای خۆیان ماوەتەوە و بۆ ئەمانگەشەر لای خۆیان ماوەتەوە بەڵام غەڵەتەکەی ئەمان چێ بە حسابات لێتە بڕن بەس دەتەی هەڵێن بە بەغدەکە عالی سەیگەم بە حسابات نەک بە نەقد یعنی ئەوەی پێوتێ مەقاسە باشە بۆ نمونە ئێمە 800 میلیارمانەکەوێ لە بەخا بۆ نمونە ئەگەر داهاتی ناوخۆ 300 بێ ئەوان 500مان بۆ نێرن تێگەی بەڵام ئەگەر داهاتی ناوخۆ 200 بێ ئەوان 600مان بۆ نێرن ئەگەر 100 بێ 700 ئەمانە هاتن باری سەرشانی خەڵکیانی ئەجگار قورس کرد بە باج و ڕسومات بەچی ئێستا لە نەجا عێراقش هەمووی حسابەکاتەوە وەریەگرێتەوە غەڵەتێکی زۆر گەورەیان کرد یعنی تۆم بە 15 شاری گەورەی عێراقەوە خواریە مەر بەقەدەر منتیقە سەدرت یعنی وانە بە 15 میلیۆن ئێستا چێکە بە 15 شاری گەورەی عێراقەوە نزیکەی 600 میلیارە معقولە بە سێ شاری بچووکەوە 308 میلیار بێ لەسەر حسابی کێ لەسەر حسابی ئەو خەڵکە فەقیرەی بازار لەسەر حسابی ئەوەی حەلاق و نانەوە و دوکان و مارکێت و چی هەیە یعنی معقول نییە یعنی یەکێ لە شوقەیەکا بێسە لە ستیەک لێرە بەراورد بە شوقەیەک لە ستیەک لە بەغدا کرێی کارەباکەی نزیکەی 20 هەیە باش بەس ئێستا داهاتی ناوخۆ و داتایی کە بتوێنە دروستە بۆ بەغدا چکەنەوە ژیشکاری تێدا لە نەوتیان نانەوتی عێراق مەمنونی ناوەڵێ هەموو شارەکانی تری عێراق ئەگەر 600 بێ 308 زۆرە بۆ سێ شاری هەریە
لێ دەبڕێنی باش ئەی کارتێ ئێستا گەر بۆ منە موچەنێن باسی کارتی کشانەوە دەکەن نازان پێشتر باسی ئەو دەکرا پێم وانە لەگاتم خۆناغا من بۆ پێم وانە هەرێم بیر لە کشانەوە بکاتەوە کارتەکانی چین یەکەم هەرێم بیر لە کشانەوە بکاتەوە بە تەنیا پارتی ئەکشێتەوە لە من وەرگێکێتی ناکشێتەوە باشە ناکشێتەوە یەکێتی ناکشێتەوە ناکشێتەوە باش ئەمە ڕوونە دوو ئەکشێتەوە دوای ئەوە چیەکەی پرسیارە دوای ئەوە چیەکەی ئاخۆ بە تەنیا توانی موچە دابینکەی زۆر زۆر باشە ئەی ئێستا بۆ ناتوانانی وانە پرسیارەکەەوەی ئێستا بۆ ناتوانێت خۆ من نەوتن نەداواتە عێراق بڵێ وانە ئایا قسەیەکە بوو لە ماوەی ڕۆژانی ڕابردووە کە هەریەم خۆی لەگەڵ تورکیا بیر لە ڕێکەوتنێ بکاتەوە یا پارتی لە نەوتەکە ڕاستە خۆ بێحسێبکردن بۆ عێراقوان من پێم وانە پارتیەوە بکات لەبەر هین تورکیا ئەمە بکات لەبەر دووهۆکان تورکیا لە نێوان هەریەمی کوردستان یا بڵێن لە نێوان پارتی و عێراق قەڵە بژێرە عێراق دەوڵەتە 40 میلیۆن کەسی لێ ئەسڵەن ئێستا عێراق و تورکیا بیر لە دروستکردنی ڕێڕەوێکی ترەکەنەوە کە لە نەجاسە بکە برایم خەلیل لەکوژێت تێگەی دوو ئەم دۆسیە لە دادگایەکی نێودەوڵەتیایە خۆ کە ئەڵێن دادگای پاریسی حکوومەتی فەڕەنسی نییە دادگایەکی نێودەوڵەتی صرف سەربەخۆیە شوێنەکەی لە پاریسە باشە ئەی ئێستا چی ڕوو دەدات مادام کارت نەبێت من خەڵک دروست دەبێت کاکەرێم حەکیم ڕاستە پێ بڵێم زەختی گەورەتر دروستە بێ ئەم حکومڕانی هەرێم یا حکوومەتی پارتوێکێتی زۆر بچووکترێ بێتەوە باشە و عێراق کۆمەڵک پلانی تری بەدەسەوە یەکێ لەوانە خەریکی دۆسیەکە لە دادگا تایبەتمەندیەکانی عێراق نەک نێودەوڵەتیش کۆمپانیای نەوتی باکوور باشە تۆماری کردو دۆشەوی شتێک هەبوو ینی کە بیر لەوە بکات ینی ئیش بۆ ئەوەیە کا بڵێ کێڵگەی نەوتی خورمەڵە و کێڵگەی غازی قادرکەرم کۆرمۆر بکوێتەوە دەست عێراق طبعا ئەو دوو شتە بکوێتە دەست عێراق هەرێمی کوردستان هیچی نامێنێ لەبەر ئەوەی نزیکەی 150,000 بەرمیل نەوت کە هیچ کۆمپانیایەکی ئەجنەبی لێنی و بە باشترین کوالەتیە نامێنێ ئەوە نامێنێ هەرێم نەوتی نامێنێ نەوتی شێخان و کێ سەوە گەرمیان بۆ معلوماتی لە 30,000 و گەشتە بە 11,000 باش ئەو کێڵگەی ئەوە کێڵگە گەورەکەیە دڵەکەیە دوو غازی قادرکەرم کارەبای کەموو کوردستان لە غازی قادرکەرەمە جگە لە دابینکردنی غازی ماڵن بەڵێ ئەڵێ ئەمە سەر بە کۆمپانیای نەوتی بە یعنی تۆ غازی نەمێنێ کارەبات نەمێنێ نەوتیشت نەمێنێ کەواتە هیچ کارتێکت نامێنێ باشە بەس دەڵێن سەرۆکیەکێتی قوبات تاڵبانی لە تورکیان بۆ منیش دوێنێ شەو شتێکی وان بیستوە بەغازەوەیە ئەگەر بیر لە شتی وا بکەنەوە وەکوای خۆیان بکوشن زین بۆ بۆرتمانێکی شەویست پێویستی دوێنێ بەڵێ شتێک بۆ بکاک حەکیم بۆ یعنی ئەبێ برادرانەی ئێرە من نازانم حەزەکەم نزیک بوون یعنی حەزەکەم هەموو شتێک بە دیبلۆماسی و گفتوگۆ حەلکە بەڵام سیاست واقعبینی سیاست لێکدانەوەی ئەگەرەکانە واتە کە من سیاستەکەم دا ئەگەرم لە بەردەمایە دروستین بژاردەیان ئەوەی کەم زەرەری هەیە زۆرترین قازانج کەمترین زیان هەرێمی کوردستان بیەوێت لە قادرکەرەمەوە کە نزیکە لە حکوومەتی عێراق و ئەوە کوتم سکاڵایکیشی تۆمار کرۆ سبەی بە محکەمە بردیەوە چیەکەی بە محکەمەڵی منە هێزت بوێنێ شەڕەکەی چەنێ مانگێ 2 مانگ 3 مانگ دوای ئەوە بتەوێتەوە بۆریەکی غاز لێرەوە بەریتە هەولێر بیبیتە دوهۆک و لێەوە بیبیتە تورکیا و ئێران لەو لاوە دۆسەیەکی غازی هەیە لەگەڵ تورکیا و عێراق لەو لاوە کێشەیەکی غازی هەیە تەسەورەکەی چاوپۆشی لێ بکەن تەسەورەکەی نا ئەی حەل چییە تەسلیم بوون من باوەڕم پێی نییە ڕێکەوتنی سەنجین باشە بە دو پرسیارمەوە بە ئێستا پارتیویکی حەز دەکەن ڕێکەوتنەکە نەکرێت لەگەڵ بەغداد لە بواری نەوت و یاسای بوجە لە بواری داهاتی ناوتی جێبەجێ من ئەمەڵێم نەکرێت مەرگی یەکێتی و پارتی نزیکترە بێتەوە نزیکتر دەبێت بەڵێ چکە هیچیان ناتوان معاش خەڵی عنی تۆ پێت وایە 4 مانگ معاش نادەیت وەرو ئاسان تێپەڕێ خەڵک ناڕزات چەکدارەکانیشیان بۆیان ناکەن خۆی ناتوانن بەردەوام من لە منی وەرگرە ناتوانن هیچ شتێک بە موچە خۆران بڵێ دڵە ڕاوکی هەیە پشتیوان بەخوای گەورە لە هەفتەی ئایندا حەلەبێەوە پێویستە بە داهاتی ناوخۆ موچەکەتەوە سوپاس دەکەین زۆر سوپاس کاک عەلی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس زۆر بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان